سياري كردية دبل اكسل بو او دروستي هنا كردية شركة توم لا فايق بني دبل اكسل لا سيارة كم بقوتها 8 بستون و 6 بستون اوش باش قلت لك يا شغال امش تنازع وهاش ما عندي تيتوك سايق بلا مكاني دكان بتيك راي باور بك لواني لجمعة بو جمعة لواني باز دبو بيس كز رزقال كان لە ناوەڕاستی دەریاچەی دوکانم من ئەمڕۆ نهاتوم بۆ باسی سەرڕێژبوونی بێڵماوسەکە یان ڕێژەی زیادبوونی ئاوی دوکان هاتووم بابەتێکی گرنگ بۆ ئێوە خەمەڕۆ ئەویش ئەوەیە کە لە ئێستادا لەگەڵ دیاری دەستی خوددا و ئەم هەموو ئاوە جوانی چەم و ڕووبارەکان بەڵام ڕۆژ و هەفتە و مانگانە نییە باسی ماڵکاولبوونی ئایلەیەک خێزانێک لەم کوردستانە نەبیستین بۆی خنکانی جگەرگۆشەکانیانەوە من ئەمڕۆ یەکێک لە گیانفیداکانی ئەم بوارە قسە ئەەکەم کەویش بەڕێز زانا ئەبوبەکر ناسراو بە زانای غەواس کاک زانا سڵاو لێ بێت و بەخێر بەڕێزی سەلامەت بی پێم بڵێ هۆکارەکەی چییە نەبوونی ڕۆشنبیریە مجازەفەیە حەزە چییە یعنی ئەمە سەرەتا دەستان خۆش بێ ئەو بەرنامەی کە ئێوەش دەیکەن ئەوەش هەر خێرە تو ئامۆژگارێکی کەسێک دەکەی ئەوەش هەر خێرەگە بتوانێت گوێیەک لەوە ڕابگرێت دوور بکەوێتەوە ئەوش خێرەکە سەرەتا بەداخەوە یعنی هەرچی سۆشیال میدیا هەیە ینی نازانم هەرچی کە خەڵک بە کوردی تێبگات تێمانگەیاندیە زۆربەی ئەو حاڵەتانەی کە تەلەفۆنم بۆ دەکەن سەرکێشی سناپکردن ڤیددیۆیەک بۆ تیکتۆک خۆ دەفعکردن لە ئاخیری مادەکە حولیەکان یعنی ناتوانانی بەدلەیەک لەویا بە 5,000 چوزان بە کامل ئەم جلی بە 5,000 دەیکڕی لە بەری دەکەی مەلەوان نازانی کەیفی خۆتە سەر ئاوی هەر سەر ئاوی تەواو پەکت کە بڕۆ سەر پێش هەر سەر ئاوی هەر لە قوم نابی بەڵام بەداخەوە لە ناو میلەتی ئێمە لە میلەتی ئێمە دەرێ عیبەیە غەواز دەناسم غەواز چەند ساڵە غەواسە بەدە لە بەردەکە خۆی خۆشتر دەوێت کاکە لە مۆزوع خۆ تو ئێستا منش غەواسم گورچی لێکت ڕابەستە چ دەکەی هیچ ناتە غەواسێ 30 سارە غەواسە بەخوای گەورە بەبێ و بەدلێ ناگەڕێ ڕۆی خۆی خۆشتر دەوێت غەواسێ من دەناسم 30 ساڵە غەواسە بەو بەدلێ دەگەڕێ تا ئەو بەدلەیە ئیسفادەی هەیە ینی داواکارم کاکە عیبە ئەوە عیبە تو ڤیددیۆیەک بکەی هەر بە من تۆزێک بەهی قسە دەکەم دوو کچ بدینی خۆت دەفع بکەی دوو کچ بدینی خۆت دەفع بکەی من ئەوهام و لە مەزبەح فێر بووی ڤیلۆ ڤیددیۆیەک جەرجی داک و بابت بسووتێنی ئەوە عیبەیە خۆت بخنچێ داک و بابت جەرجیان بسووتێ ئەوە عیب نییە تو بە نەجاتێک و بێ ناو ئاو یعنی لە هەموو حاڵەتەکە مەلەوان بی مەلەوان نەبی تۆ پێویستە داویستەکانی سەلامەتی مەلەوانی بپۆشیان ئەتو حریقێک لە ناو سارێ ئەوەندێ ئەو بەدلێژەگە لولی بدەی بکەی ناو لاولەکە داری ئەوەندێ قیسە من نەمەوێت زۆر بابەتەکە من ئێستم لەناو ئەو ئاوت مەلەوانم تووشی حاڵەتێکە بم ئەو فریاد ڕاستە سەرەتایانە چین کە کەسێک بیکات چ مەلەوان بێت چ مەلەوان نەبێت ینی بۆن پەشۆکام چوزانم ڕوو بەڕووی مەترسیەک بوومە لەناو ئاوکەیان خۆی ڕزگارکردن خەڵک خاستن کورد زۆر بەڕوحمانی ئەگەر کەسێک لە پێش چاوت بخنچێ مەگەر چۆن دەنا ئیلا دەچی خۆت هەڵدەدەی لەو حاڵەتە ئەگەر کەمێک مەلەوان دەزانی کەمێک ناڵێم مڵاهی بچ و خۆتان بێکتریەوە بگرن ئەگەر مەلەوان دەزانی لە خۆت ڕادەدینی لێی گەڕێ ئەو کەسێک کە بەرەو هیلاکی دەروە لێی گەڕبات تاو هیلاک بێ نەک ڕاستە خۆ بچی بەگەرماوە گەرم ئەگەر نازانی مەلەوان ئەگەر مەلەوانش مەزبوط بێ ڕاستە خۆ بچ مشکلت نییە لە لای پشتەوەی تەنها ئەو دەستت ئەوها لێکە ئێرەی بەزورن کە لێ ئاسمان و دەستشی لە لای پشتەوە کەلەمچەیکە بیبە سەبر سەبر لە پشتەمەلەبی بۆ دەرێ مشکلەی نییە ئەمە ڕزگارکردنە و ئەی بەلەمت پێبیان ئێستا وەڵڵاهی لۆ خۆم 323 4 5 کەسێک لە دەورم ڕزگار کردیە ئەوە نیە برێن بە شان و پیری خۆم بە بەلەم بە حەبل هەڵدانێک یانەوە تا هەر لە تەنکایەکی ئەوەندە ئافرەت بۆ بەربووی تۆ نەیتوانێت قیت بیتەوە خۆشم تەڕ نەبوویم بەس سویتم قیتم کردیتوانی ئەگەر تو بێ و کەسێکی لێ نەبێ ئەو کەسە ئافرەتێکی وەزن ناتوانێت قیت بێتەوە لەناو ئاو بەردەبێتەوە ئینسان هەرچێکی کرد بەس قسەی حەق بکە سایق بەلەم ئەم پیاوە ئێستا ئەم پیاوە لێرە ئیش دەکا بەیانی هەتا ئێوارە لێ ئیش دەکا ئەمن کاتێک تەلەفۆنم بۆ دەکەم لەکو غەواز دەنێن کەسەکە خنکا وەرە ئەگەلۆمان بدینەوە تەرمەکەی ئەوانە لێرن بە بەردەوام لێرن ناهێنن کەسەکە بخنچێ
ئەمەش جمعانان ئەگەر ئیش نەبێ حادیسەی خنکان نەبێ هەرچەندە من ئەو ساڵ على ساز ئەو ساڵ ئیسلاحات بووم لە مانجی یازدە لەم جەنازە بۆم جەنازە لەو جەنازە بۆ جەنازەیە هاوینان لە پێشەم و جمع ئەو شەموان بەلەمم هەیە بەلەمێکی چوب با 6,000 هەدا بەنزین تێ دەکەم و بەخۆم دەڕۆم لەگەڵ کوڕەکەم ئەو کوڕەکەشم لەوانێت سێ چار کەسی لە خنکان ڕزگار کردیە کە توانای هیچ شی بەس بەلەمەکە دەستە بەردەمی و حەبلەکەی بۆ هۆزەدا خۆی دەگرێتەوەتە ناخم چیە سایق بەلەمەکانش هی دوکان نەک هەردووکان هەر هەمووی کوردستان چەندین کەسیان ڕزگار کردی پەیامێکی کورتی خۆت بۆ ئەو ئەم کارە ساتانە ناڵم کەیتە هەڕوو نەدەن بەڵام بالانی کەم ببنەوە بەڕاستی وەڵاهی من دەڵێم تو تەڵەبەی دەخوێنی کە دەخوێنی بەنیازیەوە دەخوێنی گەورەبی و ببێ شتێک و دکتۆرێکە مهندیسێکە مدەڕیسێکە دەبێ شتێک ئەو ئاواتە لە قیچ خۆت مەدەلو ناو ئاو چکە من دەزانم ئەتول لە هەولێری لە سلێمانی لە کەرکوچی نە هەولێر زەیلەیە نە سلێمانی زەیلەیە نە کەرکوک زەیلەیە مەزبەحی لێ تو لە مەزبەحێک بە 20,000 دینار 25,000 دینار فێرە دەکەن فەرقەکەم ئەوە بەرفراوانە ئەمە بەحرە ئەمەش هەر مەزبەحی فەرقی نییە چکە ئاوەکەی وەستاوە وەرە ئێستا من و تو ئالێرانین حەزەکەی بابچینە زەی دوکان بزانە شەختەیەیان ساردەکەی تیژە کاکە ئێستا بۆ منە دوکان نا بەڵام سنوورت پێ دەرێم سنوور جێیکە هەیە کابرا خانی دەکەم واتە پیسەکە هێرداتە ناوزێ پەنجەرەیە دارە دەرکێ هەرچێکە لێت گیر دەبێ وەرە تو بە پێ خواسی ئێستا لە زەی دوکان بپەڕەوە ئەگەر قاچت نەبرد یان میز نازە کابرا بت لە ئارەقەکەی دەخوا بەشروبەکەی دەخوا هەیداتە ناوزێ ئەخەو شوشێ لە بناو دەشکێ پێت پێی دەکەوێت پێت دەبڕێ نەزیفت دەکا کلێر ڕادەوەستێ قاتت سڕ دەبێ هەرسی قەم بە مەلەوانی مەزبەح هەرنی خۆی مەلەوان هەمووی خۆی ئێستا منش ئەمە لە دوو جاریکە قسەکانم دەبەن ینی وەکو ترێندێک بڵاویان کردەوە دەڵێم خۆشم لەوانی ڕۆژێک یان باوە بڕۆمیان بە دامی سیارە ئیشاءالله بەس من یعنی کەسێک بۆنم لە شار باشێر دەخنچێ لە کەلار دەخنچی ئەو ڕێوەرە و بڕۆیان دەستمە بەغدا و بەسرا 23 ساعت سیارە دەچێ بەغدا و بەسرا دێ و 23 ساعت دێلۆ بەسرا ئەو سیارێ هەزار تڕێ لەو شت بە تەنیشدا لەوانە ڕۆژم پێی بسیارە و لەوانەشە لۆ خۆشم وڵاهی ساعت 11 شەو لە تۆڕی ماسی ژیر بوویم لە 15 مەتر قول ئاوی ئەگە چاقوێکم پێ نەبووە سیارەی کڕیە دەبل ئەکسلە دەبل ئەکسل بۆ ئەوە دروستی نەکردیە شەریکە توم لە لافاوێک بنەی دەبل ئەکسلا سیارەکەم بەقوتە 8 پستۆن و 6 پستۆن ئەوش بەشێکی ترە لە کێشەکان ئەمەش جەنازەی هاشمان دیتیتەوە کاکە بۆ سەرچێشی دەکەی دەچێنە ئەو لافاوە ناچم هەتا کەس دەبێتەوە ئاوەکە ئەمەشمان هەیە حادیسانە سیارە تاقیمەکەوە یان ماتۆڕی جەبەلیم پێ ئەو شتانە مۆدیری نەما عیبە دوور کەونەوە لە ئاو کە مەلەوان نی هیوادارم خەڵک گوێمان لێ بگرێ هیوادارم لە دوای ئەم بەرنمەیەوە کەسمان سەرکێشی نەکەین کەسمان لە پێناو وەک کاکزاناوتی دەفعبوون و دوو چەپڵە و دوو سناپ و دوو تیکتۆک ماڵی خۆمان و ماڵی دایک و باوکمان کاول نەکەین هیوادارم هەناسە ساردەکانی نێو خانەوادەکان ئیدی کۆتایی بێت